پێغەمبەری خوا سەڵام فێرمانەکە ئەم دیاردەیە دیاردەیەکی ترسناکە، چونکە زەوی و مانگ و خۆر هەمیان لە جاذبیەتێکی عەجیبان. لە کاتێکە خۆر و مانگ و زەوی هەرسێکیانەکەونە سەر یەک جاذبیەت و یەکتری بۆ یەکتری کێشمەکەن، لەوانەیە تەوازونی زەوی تێکشێ. عولەمایان ئەڵێن کۆمەڵێک هەور و کۆمەڵێک باو کۆمەڵێک پەستان دروستە بێ کە لەوانەیە سیستمی زەوی بخێتە مەترسیەوە. بۆیە چی بکەن؟ فەئەفزعوا إلى الصلاة، ڕاکن بۆ نوێژ، پەنابەرن بۆ نوێژ. چکە باشترین شتێک کە ئینسان پەنای پێبا لە کاتی تەنگانە و ناڕەحەتیەکانە چییە؟ مزگەوتەکانی خوای گەورەیە، ماڵەکانی پەروەردگارە کە ئەگەر هەر بەڵاو موسیبەت و تاقیکردنەوەیە بێ ڕوو لە هەر شوێنێ بکە ڕوو ناکاتە مزگەوت. بیری مێزارێکیان زەمەنی زەمین لەرزەکان بوو، منیش لە مزگەوتێکی سلێمانیا دەرزمەوتەوە، شەو دەستمان بە دەرز کرد و وەختێکمان زانی بوومە لەرزە یای لە مزگەوتەکە ئەو مۆنتەقەی هەمووژە. باوەڕم پێ بکە پیاو ئەو پیاوە بوو بتوانێت دەرگا دووتاکێکەوە خۆی دەرکا. ئەو خەڵکە خەریب بۆ کەوتن بەسەریەکە هەمووی ڕایکردە دەرەوە بە مزگەوت. وەتەڕەکووکە قائیما، منیش ناو مزگەوتە لەگەڵ کۆمەڵێکی خەڵکی کەم ئامامەوە بەدەورمەوە. دوایی کە بوومە لەرزەکە نەما، خەڵکەکە وردە وردەهاتنەوە بۆ مزگەوت و ئەنجا هەریەکە بە خۆی پێکەنی. مەملەکەتەکەتان وێران بێ، خەڵک ئەگەر کێشەیە ڕووی تێکا و قەول بێ بمرێ ڕاکا بۆ مزگەوت، بۆی هیچ نەبێ مردنەکەی لە ماڵی خوایە بێ. ئێوە بۆ چووە لە مزگەوت؟ یعنی بۆ شوێنێکی تر باشتر هەبوو لە مزگەوتی ڕاکەن کە هەموو چواردەوەرمان هەر ماڵ بوو، هەر بڕمایە گەڕەکەکان هەمووی خەڵکەکەیە کوشت. لەبەر تۆ باشترین شوێنەکە دەست ناکەوێت لە مزگەوت باشتر بۆ ئەوەی کە تیا بمری یاخود بۆی کە تیا تاقیبیتەوە. لەوانەشە خوای گەورە بەهۆی چوار موسڵمانی وەکو جەنابتانەوە کە ئیساکەنە هاتوون ئەم سونەتی پێغەمبەری خوا سەڵ سەلەم زینووەکەنەوە، ئومەتێک و شارێ بپارێزێ، بەلاتانەوە کەم نەبێ. خوای گەورە فەرمێ وەما کان الله معذبهم وأنت فیهم. ئەی محەممەد، خوای گەورە قەت ئەزابی قەومێک نادا کە تۆیان تیا بیت، وەتا هەتا سونەتی تۆیان تیا بێ، هەتا حەدیسی تۆیان تیا بێ، هەتا بەرنامە و پەیڕەوی تۆیان تیا بێ، قەت ئەو قەومە لەناو ناچن بە عەزابی خوا. وما كان الله معذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون. خوای گەورە تعذیبی قەومێ نادا لە کاتێکە ئەوان داوای لێ خۆش بوون لە خوای گەورە بکەن. بۆیە خوای گەورە کۆمەڵی خەڵکەیەنێتە مزگەوتەوە بە چاوی ڕەحمەتەوە سەیری ئەم بەندانەیە کە ئەمانە نوێنەری شارێکی گەورن، لەوانەیە عەزاب کە قەول بێ بەسەر ئەو شارەیە بێ بە بۆنەی ئەو چەند کەسەوە کە پەنایان هێناوە بۆ خوا و بۆ مزگەوتەکەی و سونەتی پێغەمبەری خوا سەڵ سەلەم زینوەکەنەوە و نوێژەکەن لەو کاتەیە، خوای گەورە عەزاب لەسەر ئەو قەومە هەڵگرێ. بۆیە خۆتان بە نوێنەری شارێ بزانن، خۆشتان بکەم مەزانن.